عزیزانی بینەری بەرنامەکانی دیدار سڵاوتان لەبێت بە دیدار و ڕاوەیەکی دیکە ئەبینەوە میوانی ماڵەکانتان لە بەرنامەی ئەمجارە وتوێژێکمان دەبێت لەگەڵ هونەرمەند نیزام مەڵازادە سەبارەت بە کاری هونەری بەرهەمەکانی خۆی و کاریگەری شۆڕشی ژینە لەسەر لایەنە جۆراوجۆرەکانی کۆمەڵ لەوانە کاری هونەری بەگشتی دوای ناوبڕێک ئەگەڕینەوەلاتە. بەڵێ کاک نیزاممان لەگەڵ جایە کاک نیزام سڵاوت لێ بێت و زۆر سپاسکە بەشدارە لەم بەرنامەیە. منیش ڕێز سڵام هەیە بۆ هەمووتان و بۆ بینەرانی تەلەڤیزیۆنی کۆمەڵە و هەروەها بۆ ئێوەی خۆشەویست و جەماعەتی تەلەڤیزیۆنی کۆمەڵە زۆر سپاس بۆی کە منتان داوەت کرد بۆم بەرنامەیە و لە خزمەتانم. زۆر سپاس بۆ بەشداریتان کاک نیزام. پێم خۆشە بۆ دەستپێکی بەرنامەکە بە کورتی بفەرمونون نیزام مەڵازادە کییە و چەند ساڵە دەستی بە چالاکی هونەری کردووە؟ من نیزام مەڵازادەم لە ساڵی 1970 زاینی لە گەڕەکی حاجیاوای شاری سنە لەدایک بووم لە بنەماڵەیەکی کرێکاری کە هەر لە سەرەتای مناڵیەوە بەهۆی نەبوونی و دەستکورتێت بنەماڵەکەم و بەداخەوە نەمتوانی خوێندن یعنی خوێندنی باڵا شتە بخوێنم هەر خوێندنی سەرەتایی و ناوەندیم لە شاری سنە تەواو کردووە. ئیتر هەر لە تەمەنی مناڵیەوە بەڕاستی حەزم لە گۆرانی و موزیکی کوردی و ئەم شتانە بوو. ئیتر دەوروبەری کردوەشمیاندام کە ئەتوانی گۆرانی بڵێیت و دەنگت خۆشە. ئیتر بۆیە هەر لە تەمەنێکی زۆر کەمەوە دەستم کردەوە بە گۆرانی بەس وەکو کاری حرفەیی کە هاتمە ناو دنیای هونەرەوە ساڵی 83 لە سنە دەستم کرد بە تۆر حرفەیی هاتمە ناو دنیای هونەر و بە گۆرانی. ئەلبەتە بەرهەمی خۆم نەبوو کات بەرهەمی مامۆستای نەجمەدین غوڵامی بوو کە من باسخانیم کردەوە کە کلیپشتێ بۆ کرا لە شاری سنە. ئیتر ماوەیەکە لە شار سنە گروپی موسیقیمان بوو ئەچوای ناو شایی و زەمان و شتانە. ئیتر دوای ئەوەیشە کە تەمەنم گەیشتە کاتی سەربازی و ئەوانە ڕۆیشتمە سەربازیەوە. دوای سەربازی تر هەر لە تەمەنێکی زۆر کەمەوە خۆلیای شۆڕش و بەتایبەت بیربووچوونی کۆمەڵە بووم بەڕاستی چۆن لە بنەماڵێکی کرێکاریشە هاتوومە دنیای تر هەر لە بنەماڵەکەمان ئەو شتە هەبوو بەڕاستی تر بڕیارمدا کە ببمە پێشمەرگەی کۆمەڵە ساڵانێکیش لە ناو ڕیزەکانی کۆمەڵا بووم بە شانازیەوە. ئەوە ئێستاش تقریبان 10-12 ساڵە لە وڵاتی نەروێژە ژیم و لە خزمەتانە. زۆر سپاس هەر سەرکەوتوو بن. کاک نیزام ئێوە بۆ خۆتان زیاتر لە بواری سرودبێژیدا کاران یان گۆرانی کار دەکەن؟ وەڵا ئەو کات کە لە سنە دەسم پێ کرد بە گۆرانی دەسم پێ کرد بەس دوایی کە هاتمە ناو کۆمەڵە وەکو شانازیەوەم پێبەخشیە کە بمە پێشمەرگەی کۆمەڵە زۆرتر بە سرود و ئەو شتانە لە بۆن و لە بەرنامەکانی کۆمەڵە بەشداریم کردووە. ئیتر بە سرود زۆرتر من لە ناو کۆمەڵە بە سرود بەشداریم کردووە لە بڵین لە مراسمەکانە لە بۆنەکانە کە کرا بۆ تەشکیلاتی کۆمەڵە زۆرتر سرود من خۆم حەزم زۆرتر لە سرود خوێندنە بەسەیتر گۆرانیشی تێکەڵاو بووە. بەڵێ کاک نیزام وەکو خۆشتان ئاماژەتان پێکرد ماوەیەک لە ڕیزەکانی کۆمەڵەدا چالاکی سیاسی و هونەریتان هەبووە بەرهەمی ئەو هونەری ئەو ساڵانە چی بوون چەند سرود و گۆرانیتان بەرهەم هێنا لەو ساڵانەدا؟ ئەو ساڵانە بەپێی توانای کۆمەڵە بەڕاستی زۆر یارمەتی منی کرد کاتی خۆی تر بەپێی ئەمکانات و خۆمان ئاگادارین کە تەشکیلاتی کۆمەڵە زۆر ئەمکاناتی ئەو تۆی نییە وەکو حەزبەکانی تر کە بتوانێت کارانە بکە بەس هەر بۆ ئەمکاناتی شەو ئێمە توانیمان لە ئارشیوی ئەو کاتی رادیۆ کۆمەڵە چەند سرودێکی کۆنمان هەڵبژارد موسیقیەکەمان تازە کردەوە یانێ لە شاری سلێمانی بە هاوکاری ئەنیسیتۆی کە لە پۆری کورد کە لە شاری سلێمانی بوو توانیمان 4 دانە لە سرودەکانی کۆنی کۆمەڵە کە زۆر کەس خوێندوو بوو یان پێشتریش وەکو مامۆستا نەجمە وەکو مامۆستا ناسر وەکو مامۆستا کاڵیاتەشی ئێمە توانیمان 4 دانە لەو سرودانە بە موسیقای تازە و بە
شێوەیەکی یانی ئەمڕۆژی تر تۆمار بکەین و بڵاومان کردەوە. ئیتر وەکو تریش ناڵێم هەر لە مەراسمەکانە لە چزانم بەرنامەی تەلەڤیزیۆنیە خۆشم ئەو کاتێککە نا کۆمەڵا بووم چەند ساڵێکی هەر لە ڕاگەاندنە کارم کرد وەکو فیلم بەردار ئەوانە بوو تقریبا وتم ئەو کات بەڕاستی یعنی ئەمکاناتی وامان لە اختیار نەبوو کە بتوانین کاری باشتر و زۆرتر بکەین لەو چواردانە سرودەمان بە کۆمەک ئەو ئەنیسیدەکە لێپۆری کوردە بەڵێن تازە کردەوە نوێژنمان کردەوە بەڵامان کردەوە. بەڵێ کاک نێزام زیاتر بۆمان بدوێن کە ئەو بەرهەمانەیە بەڕێستان خۆڵقاندوونتان تێکستەکانیان چۆن هەڵبژێردراون بەرهەمەکان فولکلۆرن یاهی خۆتانن؟ وەڵا بەرهەمی وەکو خوێندن بەرهەمی زۆرم هەیە کە خوێندبێتم وەکو گۆرانی هونەرمەندێکی تریا کەسانێک کە ئێستا کۆچی دوایان کردنە ماون بەس من هەوڵم داوە زۆرتر ئەوڵم شاری فۆلکلۆر هەڵبژێرم بۆ کارەکانم چون فۆلکلۆر مڵکی کەسێک نییە وەتوانێت هەر کەسێک بووە بەهینی خۆیەوە بە شێوازی خۆیەوە بخوێنێت بەس وەکو تریش بۆ دانانی شار بەڕاستی من زۆر یانێ زۆر هینە تەرکیزەکەم لەسەر ئەوەی کە شعرەکە کێ وتبێتی چۆن وترا بێت زۆرتر حەزەکەم کە ئەو شعرانەی کە بۆ گۆرانی دایانم بەڕاستی باسی چینایەتی و باسی چدانە ئەو شتانێتیا بێکە لە بیر و باوەڕ و چۆنی من و کۆمەڵەدا هەبووە. ئیتر بەرهەمی خۆم بەڕاستی زۆرم نییە بەداخەوە وەکو بەرهەمی خۆم چوار بەرهەم هەیە کە ئەتوانم بڵێم هێ خۆمە ئەویش بەرهەمی وەکو کوچە بە ناوی کوچەکە هەر لە ئەوروپا دروست کراوە تاسا بێتۆیی ئەو شتانە لە ئالومی کارەکانمان هەیە بەس گۆرانی تۆمارکراوم زۆرم هەیە بەڕاستی لە ئینستاگرام و لە کاناڵی تەلەگرام ئەو شتانە بڵاوم کردوێتەوە بۆ ئەو کەسانێک کە حەزیانە دەنگی منە بەس بەداخەوەی تر بە پێی مەجال و بە پێی شدانم شرایەت نەمتوانی بەڕاستی کاری زیاتر بکەم وەکو بتانم ئەلبومێکم هەبێ لە بەرهەمەکانی خۆمی بەسیتر ئەو شتانە بوو کە عەرز کرد لە خەمەتانە. بەڵێ هەر سەرکەوتوو بوون. کاک نێزام لە ماوەی کار و چالاکی هۆنەریتاندا لەگەڵ چ تیپ گروپ و کۆڕێکی موسیقاجە هاوکاریتان بووە؟ کێ زیاتر یارمەتی دەرتان بووە بۆ تۆمارکردنی بەرهەمەکانتان؟ بەڵێ وەڵا ئەو بەرهەمانەی کە لە ئێران باسم کرد کە ساڵی 83 تۆمار کراوە بە هاوکاری گروپی خۆشەویستی لە شاری مەهاباد تۆمار کراوە. ئێستا حەز ناکەم ناوەکەیان بڵم لەوانەیە کێشەی ئەمنیەتی شتەکەوێتە سەریان بەس زۆرتر ئەو شتانە لە مەهاباد من تۆمارم کردوە کاتی خۆی ئەوانە ئێران بەرادەرێکی خۆشەویستم هەیە لەوێ. ئیتر ئەوانەیش کە سرودەکانی ناو کۆمەڵەیش زۆرتر گروهی موسیقی سەهەند کە ئێستش هەر بۆ مەراسمەکانی خۆمان پێما بێدێن بەرادەرانەی کە تێن بۆ مەراسمەکانی کۆمەڵە زۆرتر لەگەڵ ئەوان کارم کردوە بەڕاستی لەو کاتی لە سلێمانی بووم هەر لێرەوە سپاسیان دەکەم بەڕاستی زۆر یارمەتی منیان کردووە بە تایبەت ئەو بەرادەرانەی مەهاباد کە زۆر یارمەتی منیاندا و بەداخەوە کەیس ناتەم ناوەکانیان بێژم بەس هیوادارم بە هەر کوێ بوون هەر شاد و سڵامەت و سەرکەوتوو بن. زۆر سپاس. لە دەرەوەی وڵات چی کاک نێزام؟ وەڵا لە دەرەوەی وڵات بەڕاستی بەداخەوە دەرەوەی وڵات ئەو دروستە ئەڵێن ئیمکانات و چزانم ئەو شتانە زۆرە لە ئەوروپا بۆ کاری هۆنەری شتە بەس بەڕاستی لێرە دنیا سەرمەداری وای کردووە کە تۆ وەک ماشینە بێ هەر کارکە یانە بەتای بۆ کاری هۆنەری تۆ بێم بەر لە هەموو شتێک پشتیوانێکی ماڵیت هەبێ دوایەوە کاتت هەبێ کە بتوانین کاری هۆنەری بکەی بەس بەڕاستی لە ئەوروپا تر زۆربەی جەماعەتی خۆمان لە ئەوروپا ژیاون وەزان چۆنیە بەڕاستی لێرە ئەو مەجالەت نییە وەکو لای خۆمان کە بتوانی دانیشیت بە ئاسابێکی ئارام و بە بێ هیچ دەغدەغە و فکر و مەشغەڵەیەکەوە دانیشی کاری هۆنەری کردی بەس لێرە بەڕاستی تە کەسێکی تایبەتیە من کاری هۆنەری نەکردووە بەڕاستی هەر کاتێکیش بۆ مەراسمەکانی کۆمەڵ ڕۆشت بێتم هەر جارە و تیپێکی موسیقا هێنن یا چزانم هەر جارە لەگەڵ کەسێکات کەسێکی تایبەتی لێرە ئەو شتانەی بۆ من نەکردوە بەس وەکو هیرین بەرهەمێکی تایبەت کە لێرە تۆمار کراوێت کاکچیان مەدەنی لە سوئێد ئەو زۆر یارمەتی منی کردوە بەڕاستی کاتی خۆی دەستخۆشی لێگەم لێرەوە
تر ئەوانی تریش هەر بۆ خۆم وە کاراوەتی هەر بەهینی خۆم و بە پشتوانەی خۆم و کارەکانم کردووە و بەداخەوە کەس نەبوو تا ئێستا وەکو سپۆنسەر یا یارمەتیدەر لە هەر بوارێکە بێت کەسێکی وان نەبوو بەڕاستی. هەر سەرکەوتوو بوون کاک نزانبار لێرەدا بینەر و بیسەر یەکێک لە بەرهەمەکانتان بین دینەوە سەر پرسیارەکان. بباڵی خوێن
بەڵێ کاک نەزان بابینەوە سەر پرسیارەکانمان بەڕێستان وەک هونەرمەندێکی خاوەن هەڵوێست و چالاکێکی سیاسی چۆن بەشداریتان لە شۆڕشی ژینادا کردووە؟ کاریگەری ئەو ئاخۆزی و شۆڕشە لەسەر هونەرمەندان چۆن دەبینن بە پێشەوانەشوە بۆمان باسکەن. وڵاش من وەک خۆم ئەتانم بەجراتەوە بڵێم کە یەکەم کەس بووم کە بۆ ئەم هەلومەرجەی کە لەم مانگانەخی لە ئێران ڕوویدا وەکو شۆڕشی ژینا ناوی لێ ئەبەن یەکەم کەس بووم کە توانیم سرود تۆمارکەم بۆ ئەو ئاخێزە کە هاتە پێشەوە. سرودەکەیش بە ناوی تەوار بوو کە شاری مامۆستا ناسیری حسامیە. بە تایبەتی لەو ڕۆژانەی دەستپێکی ئەو شۆڕشە لە فەیسبوک داینا بۆ شارە بەڕاستی من هەر چاوم لێ کرد شارەکە زۆر خۆش بوو بەڕاستی بۆ کچێکی کورد وترا بوو ئەو شۆڕشەش لەسەرەوە دەستێ بەگەر کە کچێکی کورد کوژرا بەبێ تاوان وەیە من بەڕاستی دانیشتم ملۆدیکم لەسەری دانا کردم بە سرود بەس بەداخەوە کە نەمتوانی بە شێوەیەکی پرۆفشناڵ بڵاوی بکەمەوە بەپێی ئەو ئیمکانات و هەلومەرجەی کە باسم لە ژیانی منە هەیە. لێرە ئەگەر بەتایبەتی بۆ کاری هونەری وتم باسیشم کرد پێشتر ئەگەر پشتوانەیەکی ماڵیت نەبێ بەڕاستی ناتوانانی کاری باش بکەیت. بەس ئەتوانم بەجوڵات بڵێم کە یەکەم کەس بووم کە توانیم ئەو سرودە بڵێم بۆ شۆڕشی ژینا و لێریشا لە وڵاتی نۆروێژ ئاکسیۆن و تەزاهرات وەشتانەکە هەبوو بەڕاستی بۆ سرودە بەشداریم کردووە لە مەراسمەکانە. زۆر تاسیری هەبوو بەڕاستی لەسەر هەموو تاکێکێکی بڵێن خەڵکی ئەو وڵاتە شۆڕشی ژینا بەڕاستی دڵی هەمومانی خۆش کرد. بەس بەداخەوە بەلاڕێدان بدیان بەلاڕێدا وەکو چۆزانەمەتر حەز ناکەم زۆر بڕمەنا بەحسی سیاسی وەشتانەوە بەس بەداخەوە بەلاڕێدا چوو بەس وەکو هونەرمەند زۆر هونەرمەندانی خۆشەویستمان بوو کە لەم هینەدا چالاکیان کرد بەڕاستی دەستیان خۆش بێ. زۆر کەسیش وەکو ئەوانەی کە بەناو هونەرمەندن بەس نازانم من ئێستا حەز ناکەم ناوبێنمدانەدانەکە مەبەستم کیە بە زۆر کەسیش لەم شرایەتە سوءاستفادەی کرد لەو موقعیەتە و توانی بە شێوەیەکی تر یانێ پشت لە خەڵکی خۆی بکات و بتوانێت لەگەڵ ئەو دەسەڵات و سیستەمە خوێنڕێژا بمێنێتەوە وەکو هونەرمەند یا وەکو هەر شتێکی تر. بەس بەڕاستی لەسەر من یەکی زۆر تاسیری هەبوو بەڕاستی یانێ بەدڵ و بەگیانیش پێم خۆش بوو کە کۆمەڵە بڕیار با کە بڕیتەوە بۆ شەڕی پێشمەرگایانە لە ناو وڵات ئەو کاتێک کە جەرگەی شۆڕشەکە گەرم بوو بە سەدان پەیام و هێنم نردوو بە تەشکیلات کە بۆچی ئەو کارانە ناکەن بەس تر بەپێی سیاست و بەپێی خۆیان ئەو جارێ مەجالمان نییە و کاتی ئەوە نییە. بەس من خۆم یەکی بەڕاستی حاضر بووم یانی خۆم بم کە بتوانم بەڵێ کاک نەزان بارودۆخی کاری هونەری بە گۆرانی و سروزەوە لە کوردستان و تاراوگەیش چۆن هەڵدەسەنگێنن ڕوو لە گەشەیە یان کەس بووە؟ تانم بڵێم هەردووکی چۆن بەداخەوە باسم کرد کە لە تاراوگە وەکو ئێمە کە لە دەرەوەی وڵاتە ژین بەڕاستی ئەوەڵەن ئیمکانی ماڵیەکەیمان یەکە بتوانین کاری باش بکەین دووەمان کاتەکەیمان نیە بەڕاستی لێرە وتم لێرە گەر تۆ بتەوێ ژیانێکی ئاسایی وەکو نۆرماڵ بەڕێوەبەیە بێ هەموو ڕۆژی لەسەر کار بیت و چزانم یانی مەجای ئەوەت نامێنێتەوە کە دانیشی کاری هونەری و بەرهەمی هونەری پێکبێنی. بەس ئەو کەسانێک کە مەجالیان هەمە لێرە داوایان لێگەم بەڕاستی وەکو گۆرانی بێژ وەکو هونەرمەند هەرچی لە ناو لە دەرەوەی وڵاتیش ئەو کەسانەی کە ئەتوانن و ئیمکاناتەکە لە اختیارانە هەیە بەڕاستی بتوانن کاری. بەڵێ مەبەستی من ئەوە بوو بەگشتی باسی هەموو هونەرمەندان کە جا دواتر ئەچینە سەر ئاستەنگەکان و لەمپەڕەکانی بەردەم بەرهەمهێنانی کارێکی هونەری. والله لێرە زۆر گوتم بەتانم ئەوە بڵێم کە ئەگەر ئیمکانی ماڵی لە اختیار تا بێ بە پشتوانێکی ماڵیت بێ ئەتوانی کاری باش بکە ئەگەریش نێت بێ ناتوانانی بەڕاستی بۆ هەموو هونەرمەندان وایە نەتەنیا بۆ من. کاک نظام ئاستەنگەکانی بەردەم بەرهەمهێنانی گۆرانی و سرود لە دەرەوەی وڵات چین بەگشتی هونەرمەندان چه چاوەڕوانیەکیان هەیە بۆ ئەوەی یارمەتی بدرێن؟ ئەستەنگەکان ئەوەیە کە باسم کرد تۆ ئەوەڵەن کاتت نییە دووەمەن
لێرە وەکو کوردستانیە کە ینی هەموو گرۆپێکی موسیقی توان لە شارێک کۆ بکەیتەوە لە شوێنێک کۆ بکەیتەوە کە بتوان کاری هۆنەری پێکەوە بکەن لێرە هەر کەسێکە لە شارێکە و بە پێی مەجال و شودانم ئەو شتانە ئەبێ ڕێککەون بەیەکەوە کە بتوانن کارکەن من بۆیە من زۆربەی کارەکانی کە تۆمارم کردووە بەڕاستی لەگەڵ گروپی ئەوانەی کە لە ڕۆژهەڵات ئیشەکەن لەگەڵ ئەوان کارم کردووە چۆن ئێستا ئەوان باشتر لە هینەگە تێگەن و ناوجێرگەی ئەو خەبات و شەڕشە هەن ئەوان باشتر ئەو ئەحساس و هەستەی من دەرکەکەن کە منەوێت چی بێنم چه سوورە دەگوێژم چه گۆرانی گوێژم ڕاستی لێریشە لە ئەوروپایشە ئێمە نە سەرنیکایەکی وەکە هەراوەتی ئەنچنانیمان هەیە نە شوێنێکی ئەنچنانی هەیە بۆ هەنەرمەندان کە بتوانن هاوکاریەکردین تەنیا کۆبنەوە بەیەکەوە بۆیە بەڕای من زۆر ئاستەنگی زۆر هەیە کە ئێستا نازانم چۆن باسی بکەم بەس یەکەم شتی ئەگەڕێتەوە سەر پشتیوانەی ماڵی کەسێک بێ کە سپۆنسەری کارەکانی تۆ بکە کە بتوانێت کاری هۆنەری بەرهەم بێنیت و بڵای بکەیتەوە. بەڵێ کاک نظامن پرسیارێکم نەواوە ئەگەر بە پێویستی دەزان ئاماژە بە شتێکی تر بکەن کە لە تولی بەرنامەکە ئاماژەی پێ نەدراوە بفەرمونون. وڵە جارێکی تر سپاسان ئەگەم بۆ ئەوەی کە منتان داوات کرد گەورەمانتان کرد بەڕاستی بەم داواتە هیوادارم هەر سەرکەوتوو بن هیوای سەرکەوتن بۆ ستافی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە تایبەتی هیوادارم هەموو ڕۆژێک هەر بەرەو گەشە و سەرکەوتنی باشتر بڕۆن قسەیەکی ئەنچنانی نەماوە ڕاستی منیش هەرەوەی کە سپاسان ئەەکەم جارێکی تر و هیوادارم توانی بێتم بە قسەکانم ئامانجەکەم پێکا بێت و توانی بێتم قسەکانی خۆم گەیان بێ بە گوێ بیستەران و بینەرانی ئەم بەرنامەیە. زۆر سپاس بۆ بەشداریتان. زۆر سپاس بۆ بەشداریتان. زۆر سپاس. بەڵێ بینەرانی عزیز و خۆشەویست بەم شێوەیە گەیشتنە کۆتایی بەرنامەی دیداری ئەم هەفتەیەشمان بۆ هیوایە ناوەڕۆکی بەرنامەکە جێگای سەرنجی ئێوەی عزیز بوو بێت بەر لە کۆتایی بەرنامەکەشمان بەرهەمێکی دیکەی کاک نظام پێشکەش بە ئێوەی خۆشەویست دەکرێت تا بە گەیشتنەوەیکی دیکە لە بەرنامێکی دیکەدا ماڵەوە. چەند پەرێشانە دڵم یاوێ تویانە کە بێتۆ شێت و حەیرانە دڵم شێت و حەیرانە دڵم بدوێ تویانە کە بێتۆ ساتێ ئارام ناگرێت هەرو تویانە کە هەر شەو کاری گریانە دڵێم هەرو تویانە کە هەر شەو کاری گریانە دڵێم کاری گریانە دڵێم پێدوێ تویانە کە دووری ئاگری ژینی منە
بدويتو مالي غيران دلم مالي غيران دلم بدويتو يانا كبيتو هيج كسياري مني يا نوتو يانا بيادي هلا ججوانا ظلم يا نوتو يانا بيادي هلا ججوانا ظلم هلا ججوانا قلت يا بس جران النكام وقفوا لك غريب يا الويلة ندلي